مالا ڕۆژنامەنوویس هێمن کەریم شوینە 19 فیشەکانە پێوە دیارە کو بەشێک ژێ فیشەکان بە تەلەڤیزیۆناوی کەتینە کو دژۆرا میێڤاناندا بووە لە دەمژمێر 83 خولەکەن شەوە عینی لە چاخە برای مەحمەد لە باژارێ سلێمانیە تەقا لە ماڵا ڕۆژنامەنویسێکی هاتیەکرا کووە ڕۆژنامەیە ئاوێنە کاردیکە و سەرۆکێ سازیە فشارە بۆ مژارێن سیاسی و جڤاکی ئەو ڕۆژنامەنویسە دەبێژە لە گۆری ئەوەی گرتەیە ڤیدیۆیی کۆدە کامێرایان چاپدریە داهاتنە تۆمارکردن تۆڕمبێلێکی سپی ژە جۆرێ BM کو دووچێکدار تێدانە بچێکی M4 و کلاشینکۆف تەقە لە ماڵاوی دکەن بەلێ بسە دەمای چەندێک و کەس دە ماڵێدا نەبووە بتنێ زەرێرا مادی بە ماڵکەتیە ئەو دەبێژە لەسەر کارێوی و ئازادی هەرادەر برنێ تەقە لە ماڵاوی هاتیەکران یعنی تۆ 21 فیشک ڕووکاتە ماڵت لە ناو هۆدەکە بێتە خوارەوە بۆ ئاسی تەلەڤیزیۆن بێتە خوار ئاسی تەلەڤیزیۆنەوە ئاماژەیەکی زۆر مەترسەدارە بۆیە من داوا لە دەستگا ئەمنیەکانەکەم بووە سپاسیانەکەم بەگە بتوان ئەم کارە ئاشکرا بکەن و هیچ کێشە و مەشاکی لەگەڵ هیچ کەسێکیشان نییە من تەنها ئەمە بە پیشەکە مەزانم و هەر منیژنیم زۆر کە جێ لەسەرم پیشە هاوڕێی خۆمە لەسەرم پیشە ڕوبەڕوو بەتەوە بەداخەوە لەسەرەوەی بۆێر سەرۆکێ لە ژنای ئەولەهی و پەیدارێ پۆلیسên سلێمانی بەهێجێتن جودا جودا ئامادە نەبوونە باغفن لە گۆری ئامارێن سنتەرێ میترۆ بۆ بەڕەفانیکردن ژامافی ڕۆژنامەنویسان لە دەستپێکە ئیساڵ هەفتەی بنپێکاری لە هەرما کوردستانی لە هەمبەری ڕۆژنامەنویسان هاتیینەکردن خەڵکە پرسێ ئەم هەموو کامێرا و ئەم هەموو وەزع ئەمنی کە لە ناو شاری سلێمانی هەیە ئەبێ وا بکە کە تاوانباران دەستگیر بکرێن بدرێن بە دادگا تا خەڵک دڵنیا بێ لە ماڵ و لە وەزع و لە ئەمنیەتی خۆی ئاماری ئەو پێشنکاریانەی کە لە ساڵی ڕابردووە بەرامبەر ساڵانە لە هەرێما کوردستانی چەندین بنپێکاری لە هەمبەرە ڕۆژنامەنویسان تێ ئەنجامدان ژێوانە کوشتن بریندارکردن و گرتن و لێدان و جوداکاری و ڕێگری لە گەلێک راپۆرتێ ناودەوڵەتیژیدا هەرێما کوردستانێ بە دەڤەرێکی بۆ بنپێکاریان لە هەمبەری مافێ ڕۆژنامەنویسان دەستنیشان کردیە